تواناییەکە ئێستا من وەکو خۆم بێنە ڕێیەکم بۆ بکەرەوە بەبێ ئەوەی بچمە ڕکێفی ژیان هیچ هێزێکەوە تەنها بۆ ئیسلام بجەنگم بەرەیەکم بۆ بکەرەوە لەگەڵ جوولەکە وعد بێ خۆم بە تەنیاش بێ بڕۆم کە گرنتی ئەم دەیان هەزار کەس لەگەڵم بێ لەم حاڵە ئێستا گەڕێ ئەچیت ئێستاە لەم حاڵەیە ڕێیەکی ئەوە هەم بۆ بدۆزەرەوە بەڵام ئەوانەی ترکە ئاەتی جیهاد بۆ مندانێن داوانێ 600 ئاەتی جیهادیان بۆ من ناردبێت چی لەگەڵە ماکەی چی لەگەڵە وەرە خۆ تطبیقیکە باشە بە غەڵەت تەفسیر نەکەی لە سەرەتا باسی ئەوەت کرد کە ئێستا ئەمەی حەماس ئەیکا بە نوێنەرایەتیە خود بە دەستێوەردانی لایەنێکی دیکەیە کە بە شیعە ناوی ئەبێت ئەمەی حەماس ئەڵێم بیکە بەڵام بەبێ وەرگرتنی تەشەیوعەکە باشە لەسەر لەم کاتە کە باس لەوە کرد کە وەرگرتنی تەشەیوع ئەمە ئێستا ئێستا ئەچی بۆ جیهاد ئەگەر ڕێگا هەبێت لەم کاتە هەبێ ئێستا حالیان ئێستا لەم بەرنامەی تۆ شتێی شیعەشەوە لەم بەرنامەی تۆ ئەم قسەیە ئەەکەم ئەوە تەواو بووین یەکێک بێڕێیەکم بۆ بکاتەوە باشە چاک و پێداویستین بۆ دابینگا منی شتێکم نییە ڕێگەشم با بانگەواز بکەم خەڵک دوام کەوێ بەرەیەکم بۆ بکاتەوە دژی ئیسرائیل بێ ئەوەی بچێتە گیرفانی هیچ لایەنێکەوە ئەو شەڕێکە ئەیکەم بەس بۆ مسلمان بێ بۆ بەرزکردنەوەی کەلیمەی ئەڵڵا بێ وعد بێ ئامادەی بچی بۆ وعد بێ بڕێنە کێش لەگەڵمیایی بەم و ئەشتم و یەک کێشەشم نییە بەبە ئێمە وازانی لە کوردستانە کە داوەمان کردووە ینی بە ئاسانی کردومانە لە ژێرمە هەڕەشە و مەترسیانە بووین سەدان هەر لە ئەدمینەکان پرساوانی کە ئەدمینمان بوون لە پەیجەکانە بڵێت چەند هەڕەشەی کوشتن هاتووە بۆی بۆ ئەم شەخصە لەلایەن کێوە لەلایەن هەموو ئەو گروپانەوە کە دژیانین کە قبول ناکەین لاری بێنە ناوی ئیسلامەوە کە گومڕایی و سەر لێ شێواوی بڵاوەکەن و ئێمە ڕەدیانینەوە لەلایەن هەمویانەوە هەڕەشە کراوە نەترساوین ناشترسین باشمان نییە